سڵاوتان لەبێ بەڕێزان جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی پەیوەندەکانتان لەسەر تەوریکتری بەنامەکەی خۆتان مایکی خەڵک ئەمڕۆ تەوری بەنامەکەتان تایبەتە بە سەردانی وەفدەکانی هەرێمی کوردستان بۆ بەغدا بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا بەتایبەتی لەم دوو ڕۆژەدا باس لە پرسێک دەکرا لەو سەردانانە کە ئەویش پرسی یاخود ئەگەری کشانەوەی لایەنە سیاسی کوردەکانە لە حکوومەتی عراقی ئەمە پاش ئەوەی کە وتەبێژی سەرۆکاتی هەرێمی کوردستان ئەوەی ڕاگەیاندبوو کە پاشەکشەی کورد لە حکوومەت و پەرلەمانی عراق ئەگەرێکی کراوەیە و ئەوەشی باس کردو کە ئەو وەفدەی سیاسیەی کە چوونەتە بەغدا بۆ ڕەوانەکردنی دوایین پەیامی سەرکردایەتی هەرێمی کوردستان بووە بۆ هاوپەیمانی نیشتیمانی دەسەڵاتداری شیعەکان دیارە لە چاپێکەوتنێکیدا لەگەڵ ئاژانسی هەواڵی ئەنادۆڵی تورکیا ئومێد سەباح وتەبێژی سەرۆکاتی هەرێمی کوردستان ئەوەی ڕاگەیاندبوو کە چوونی وەفدە سیاسیەکەی هەرێم بۆ بەغدا بە پێی ڕەزامەندی و ڕێکەوتنی بارزانی و تاڵەبانی بووە بۆ دوایین جار ئەویش بۆ ڕەوانەکردنی دوایین پەیامی هەرێمی کوردستان بۆ هاوپەیمانی شیعی دەسەڵاتداری عراق و ئەوەشی وتبوو کە مەبەستی ئەو پەیامی کورد دوو خاڵ بۆ یەکەم جێبەجێکردنی ڕێکەوتنامەی هەولێر کە حکوومەتی ئێستای عراقی لەسەر پێکێنراوە دووهەم جێبەجێکردنی وەرەقە 19 خاڵەکەی کورد لەو بارەیەوە ئەمڕۆ محەممەدی حاجی مەحموود ئەندامی وەفدی دانوستانکاری کورد لە بەغدا ئەوەی ڕەت کردەوە کە لە گفتوگۆکانی لەگەڵ لایەنە عراقیەکان باسی کشانەوەی کورد کرابێت لە بەغدا ئەوشی وتووە کە لە سەردانەکەیاندا نامەیەکیان پێبووە بۆ ئەوەی گرژیەکانی نێوان بەغدا و هەرێم نەمێنێت و لە کۆبنەوەکەیان لەگەڵ لایەنە عراقیەکانیش ڕێکەوتون لەسەر پابەتبوون بە دەستوری عراق و جەختکردنەوە لە هاوپەیمانەتی کورد و شیعەکان و چارەسەرکردنی کێشەکان بە گفتوگۆ بەڕێزان ئەوەی کە تێبینی دەکرێت و باز دەکرێت بە تایبەتی لەلایەن چاودێرە سیاسیەکانەوە ئەوەیە کە بۆ لێدوانەکان جیاوازن لایەن بەرپرسانی هەرێمی کوردستان بە تایبەتی هەر لەو بارەیەوە لەبارەی پرسی کشانەوەی لایەنە سیاسی کوردەکان یاخود ئەگەری کشانەوەیان و ئەو دەنگۆیی کە باز دەکرێت ئەو هەواڵی کە هەیە لە ئێستادا و گەرمە محمود عوسمان پەرلەمانتاری فراکسیۆنی هاوپەیمانی کوردستانی ئەوەی ڕاگەیاندووە کە ئەو جۆرە لێدوانانە هیچ سوودێکی بۆ کورد نییە و ئەوەشی وتووە کە کورد ماوەی 4 ساڵە باسی کشانەوە دەکات لە بەغدا بەڵام تا ئێستا بۆ یەک ڕۆژیش وەزیرێکی کورد لە حکوومەتی عراق نەکشاوەتەوە بەڵێ بەڕێزان دیارە دوای ئەوەی دوێنێ وەفدە سیاسەکەی هەرێمی کوردستان سەردانی بەغدایان کرد لەگەڵ مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان کۆبوونەوە و ئەندامێکی وەفدەکەش ڕایگەیاند کە بارزانی سەردانی وەفدەکە بۆ بەغدا بە ئیجابی هەڵسەنگاندووەوە لە ڕاگەندراوێکیشدا ئەوەی ڕاگەیاندووە کە بەباشی کۆبنەوەکەی هەڵسەنگاندووە باسی لەوەش کردووە کە پاش جەژنی قوربان وەفدێکی تری هەرێم سەردانی بەغدا دەکەن ئەروەها پشگیری بۆ بەردەوامی گفتوگۆکان دەربڕیوە بەڵە بەرەزان دەتوان لەسەر ئەم تۆرە قسە بکەن ئەروەها لەسەر تۆڕی کۆمەڵاتی فیسبوک بە ناونیشانی facebook.com/nara tv دەتوانن ڕاوتی بین و سەرنجەکانی خۆتان بێرن یەکەم پەیوەندیمان محەممەد لە سلێمانیەوە فەرموو کاک محەممەد ئەلو ئەم کاتە باش زۆر سپاس کاک محەممەد فەرموو دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم بەڕێز زۆر سپاس دەکەم کاک محەممەد بەڕاستی بەرنامەیەکی جوانە بەڵام لەسەرم سەردانەی حکوومەتی هەرێم بۆ بەغدا هیچ سوادێشی نییە ئەگەر کۆبوونەوە بێ لە ماڵە خۆی کۆبوونەوەیکە باشتر نەکسێ بۆ بەغدا و لێ خۆ بکاتە تەمسیلی مالیشی وەمانە ئێستا بە قەناعەت خۆ مالیشی سەرۆکۆماری کوردی باشترە لە مەسعود بارزانی بەڵێ زامنەوە تەوەرەکەی خۆمون هەموو میلەتی کورد حەز دەکات مالیشی بێتە سەرۆکۆماری کورد نەک هەرێمی کوردستان بەکە مەسعود بارزانی بخوادن بۆ مەسعود بارزانی باشترە بەڵێ سپاس بۆ کاک محەممەد لە سلێمانیەوە هێمن لە کەلارەوە فەرموو کاک هێمن ئەم کاتان باش زۆر سپاس کاک هێمن فەرموو دەستخۆشتان لێکم بۆ بەرنامە جوانەی کە میێوارەی پێنجشەمە و ئێوارەی قوربانە هەڵتان بژاردووە زۆر سپاس کاک هێمن فەرموو دەربارەی وەفدی حکوومەتی هەرێم و وەفدی بەنێرایەتی کەوت وەفدەی چوونە لە شاری بەغداد وەکو گەڕاونەتەوە کۆبنەوەیکیان لەگەڵ سەرۆکی هەرێمی کوردستان کردەڵێن کۆبنەوەکانمان زۆری جاوی بۆ شتی چاوەڕوانی نەکراوی وەکو لێ بەرهەمێناوە نازانم ئێمە لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە هەرچی وەفدە ڕۆات هەرەڵێن شتەکان ئیجابیە نازانین کامە ئیجابی چی ئیجابیەک بەکردەوە کراوە و لە پێش چاوی کۆمەڵانی خەڵکی کوردستان بێت هەموو شتەکانیان وەکو شتەکانی تر کردووە بە شتی لابەلا و پشتی بەردە و شاردویانەوە لە ملەتەکەمان و دەیکێشن لە دوڕۆژە بە ناوچەوانی ملەتەکەمانەوە تێتە خوارەوە تاوکەستا هیچ شتێکی ڕوونیان نەکردووە ڕۆشنبیرێک برادێک لە کەناڵەکەی ئەوەی بەڕێزەوە داوەت بوو چەند شەوەی پێش ئێستا قسەیەکی زۆر جوانی کرد وتی هەتاوکە وتی وەزیرەکانی هاوپەیمانی کوردستانی لەگەڵ جەنابی سەرۆکوەزیرانی عێراق لە سەفەری دەرەوەی وڵات بوونە هیچ هەڵوێستێکیان نەبووە گەڕانەوە بەغدادیش زۆر سپاسانەکەم بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت زێرەڤان لە دوهۆکەوە
سڵاو لێ بێ فەرموو. زۆر سپاس کاک زێرەبان فەرموو. باشه سپاس دەکەین کاک زێرەبان. بەڵێ کاکە دەربارەی وەردەی هەرێم لە بەغدا بەڵێ و بەغدا بەڵێ کاک زێرەبان. ئەسیدان بۆ هەمی ئەوێ تەلەفۆنێکیان بۆ بەرنامە هەوە بەڵێ ڕێزە کۆجۆن کۆجۆ بنێدانەکەن هاي بو هسه هلا وانا سكوكا يعني بەڵێ کاک زێرەبان گوێ لێمانە؟ بەڵێ دیارە پەیوەندەکەی بچڕا سەعید لە هەولێرەوە فەرموو کاک سەعید. کاکی گیان هەم کاتت باش. زۆر سپاس هەموو کاتێکت باش کاک سەعید فەرموو. سپاسی و تۆرە لێکەم. زۆر سپاس دەکەین. بەڵێ. کاکە سەبارەت بە ئەو وەفتانە کە ڕۆشتوونە لە بەغدا من ڕای خۆمە من پێم وایە هەندێ خەڵکەیە واتە هەنوع تەحلیلیانەیە بەڵام بگەڕێنەوە سەر خاڵەکانی هەولێر کە لەسەر دەستی جەنابی کاک مەسعود خاڵێکی استراتیژی بوو بۆ پێکۆژیان گەلی عێراق و گەلی کورد بە تایبەتی پێم وایە جەنابی کاک مەسعود هیچ ڕۆژێک هیچ دەقەیە هیچ ساتێ مساومەی وەکو ڕێڕەوی بەرزانی نەمر مساومەی لەسەر مافی گەلی کورد نەکردووە ئەو بەرژەوەندی حیزبی لابردووە بەرژەوەندی میلەتی لە پێشدایە و هەموو شتەکانی عێراق ئێساکە هندێ ئۆپۆزیۆن هەیە لە کوردستانە من پێم وایە ئەوانە لە پێناو مەبادیئی شخصی خۆیان ئەچنە بەغایە ناچنە بەغایە لە کۆبوونەوەکانە ئامادە نابن لەبەرەوە ئەگەر بەیانی شارەکانیان لێ سێنێتەوە مەحاسەکان بفرێ ئەو کاتە باوەش دەکەن بە هەرێمی کوردستانە ئەو ڕێکەوتنی هەولێری گەورەترین استراتێژی پێکۆژیان و زۆر سپاس دەکەم. سپاس بۆ پەیوەندەکەت حەمید لە هەولێرەوە فەرموو کاک حەمید. ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە. زۆر سپاس کاک حەمید فەرموو. پیرۆزبایی لە هەموو لایەکتان دەکەم. زۆر سپاس لە ئێوەش پیرۆز بێ کاک حەمید. باسان دەکەین دیارە سەبارەت بە تەوەری بەرنامەکەت بەڕاستی ئێمە هەموو ئەوانەی کە دەستێن ناو گفتوگۆکانەوە بەڕای خۆم دیارە دەبێت ئەویان لەبەرچاو بێ کە ئێمە ئەوەی کە داوای دەکەین کەمترین شتە کە فیدرالیت داوا دەکەین و پابەندبوونی عێراق بە دەستوری هەمیشەیی عێراقەوە یعنی پێچەوانەی ئەوە ئەگەری کراوە هەیە دەبێت ئەوە چاک بزانێ ئێمە هەر بە پێی دەستور یعنی ئەگەر بێت و ڕێز لەو بڕیارەکانی خۆی نەگرێ بەغدایەکی دیموکراتی نەبێت کە ڕێز هەموو کەمایەتەکان بگرێ ئەوە پێکاتەی خەڵکی عێراق بە تایبەتی هەرێمی کوردستان زیایە یعنی شیعی تێدا سونی تێدا کورد تورکمان مەسیحی یەزیدی یعنی دەبێت بە پێی ئەو دەستورە ڕێز هەموو کەمایەتەکان بگرێ بگیرێ دوای ئەوە هەڕەشەی زێش و ئەو زۆرستانە بەڕاستی دەبێت زێشێ بێ پەروەردەیەکی دیموکراتیکی هەبێ و هێزی پێشمەرگەی کوردستانیش دیارە بەشێکە لە پێکاتەی زێشی عێراقی بە مەرجێکە زێشێکی دیموکراتی بێ بەکارمێنێ لە پێرە لەگەڵ ململانەی ناخۆ ناکۆچە سیاسەکان و هەروەها زێشێکی دیفاعی بێ کە بەلاماری ئێران نەدرێت کوێت دەوڵەتە عەرەبیەکان بەلاماری دووبارە ئێران نەدرێتەوە ئێمە ساڵهای ساڵە بەهۆی ئەو زێشەوە چیماباران کراوین ئەنفان کراوین بەڕاستی بەڵام ئەو وەفدانە کە دەچن بۆ بەغدا نابێت مەسەلەکان هەموو تێکەڵ و پێکەڵ کرێ بە زیا باز لە مەسەلەکان بکرێ ئەو مەسەلانەی کە لەسەری موافقن کە هیچ قسەی لەسەر نییە بە زیا کە وەکو مەسەلا بودجا هەر پێویست بە مناقەشە ناکە مافی خۆمانە ئەوە تە سەرۆکی حکومەت دەڵێ ئێمە ڕۆژانە 260,000 بەرمیل بەو بودجە عێراق 260,000 بەرمیلە ئێمە ڕۆژانە 300,000 بەرمیل یعنی لە وڵاتی خۆمان دەردێنین ئێ باشە بۆ ئێمە وەکو خێرمان پێ بکەن یعنی خاچی خۆمان هەبێ ئای خۆمان هەبێ نەوتی خۆمان هەبێ ئەو فیدرالیەتمان قبوڵە پێکەوەژیانمان قبوڵە زۆر باشە کاک حەمید وەڵێ گرتەکانی ئێمە بۆمان خیاری کراوەیە لە ڕێگەی شکاتکردن لە دام و دەستگانی بەڵێ کاک حەمید لە هەولێرەوە سپاس زۆر سپاس بۆ پەیوەندەکەت لە سەرتۆری کۆمەڵایەتی فەیسبوک سیڤەر ساهیر دەڵێت تەنها خافڵاندنی خەڵکە وەها کارزان ئیبراهیم دەڵێت من هیچ ئومێدێکم بە کۆبنەوەکان نییە و بەڕاستی شتێک لە زهنی مالیکیدا نەبێت مافەکانی خەڵکی کوردستانە هاوڕێی تۆم دەڵێت هیوادارم کەس خۆی مشەوەش نەکات هەمووی سیناریۆیە بۆ دروست نەبوونی خۆپشاندان لە عێراق چارەسەر کوردەکانیشمان بەم شتانە ملەتی کورد هەڵدەپەڕێن هەروەها هاوکار حەمەڕەش دەڵێت کام وەفد کام لیژنە وەفدی هەزاران کوان و لەکوێی ئەم وەفدانن ئەگەر بڵێن ئەم وەفدانە پێگاتی پەرلەمان من پێم وایە دەنگێک هەیە
لە دەرەوەی پەرلەمان. بەڵێ بەڕێزان لەو بارەیەوە لەبارەی کۆبنەوەکانەوە لەبارەی سەردانەکانی وەفدی هەرێمی کوردستان بۆ بەغدا پەرلەمانتارێکی فراکسیۆنی گۆڕان باس لەوە دەکات کە دەڵێت وەفدە کوردیەکان بەرنامی ڕوونیان بۆ گفتوگۆ پێ نەبووە و نوێنەرایەتی سەرجەم لایەنە سیاسیەکانی کوردیان نەکردووە. بەڵێ شوان لە کەلارەوە فەرموو کاک شوان. ئەم کاتە باش برای بەڕێزم. زۆر سپاس کاک شوان. چاو ماچەکەم برای بەڕێزی وەڵی من وەک پێشمەرگێک قسەکەم لە کەلارەوە. بەڵێ. وەکو ئەوە بدەی کە سەردانی بەغای کردووە هیچ ئیمانمان پێی نییە و هیچ شتێکیان بۆ نەکردوون. من وەک پێشمەرگەیەک وەکو معاش و ئەم کەم دەرامەتی پێشمەرگە قسە ئەەکەم و هیوادارم سەرۆکی حکوومەت و حکوومەتی هەرێم خۆیان هەوڵێک بۆ پێشمەرگە بدەن و ئێوەیش جەنابتان سوپاسان ئەگەین کۆمەڵی بەرنامەتان پێشکەشتنەوە لەسەر هێزی پێشمەرگە و لەسەر کەم دەرامەتی پێشمەرگە هیوادارم بیرمان لێ نەبڕن و بەرنامەمان لەسەر پێشکەشتن و داوا لە سەرۆکی حکوومەت خۆی ئەەکەم ئاوڕێتمان لێ بداتەوە هێزی پێشمەرگە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت هێمن لە سلێمانیەوە فەرموو کاک هێمن. بەڵێ کاک شوانجانم کاتتان باش ئێتەوە سپاسانەکەم هینەوەی ڕاستەیەکی زۆر ئەجرە لە وەفتی پشتۆ بۆ بەغا وایە ئەم وەفدێک بەڵام کاک شوانجان من حەزەکەم شتێک هەیە پێتان بڵێم باش یەکەتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراسی کوردستان باش ئەمە دوو حیزبەرەکین لە کوردستانە کە پارتێکی زۆر زۆریان پێ بڵێ و دەڵێن هەنی بەپێی جامەلەیەک ئێمە با مجاملە نەکەین بەڵام باش گۆڕان بۆ لا أبي طبعا أول ذيك الرواب وغاح باشا بو أوان الرجال يعني باشا إما برهم يعني بطوات عن هذه كونه قاعدة القوات المسلحة يعني براسي تركيزية تعطي هناك أي نظام بزود في قرآن فرق لي شلون الاستاذ زرتك من نظام يعني ميري بوبقى أمانة ميري باشا بديل أمانة شيء من تناها وتمرزي من سراوي قبول كانوا سپاسانك سپاس بۆ پەیوەندەکەت لۆزان لە دهۆکەوە. سڵاو لێ بفەرموو. عەلەیکوم برەوباشی. زۆر سپاس کاک لۆزان. بەڵێ. برا سەرڕای وەفدی هەرێمی کوردستانی و قەسدا بەغدا گیری چەند تێبینیەک هەنێک و سەر وێ چەندێک و سەر وەفدی چوین بوو بەغدا. بەڵێ. اگر راستی جه دلنخوشی بیا خواستن پارلمانتری گورانی گویی تنوع که حزب چونه برای من اگر حتانو که حزب وکی گوران هشت اندام پارلمان لعراق هنه نزانید که چنو برا بغدا و حرم چید بید بجدارنا بی زابک موزن کردستانی که برا حتانو که بشنم نزانید که چنو برا ما بغدا دو کسی که دید سلیمانی محمود بی چه بی قصیدگله که در باری سروکی دا گوتن اره با شپا بو چه گوران ناچید بغدا کشنر گل بغدا چاره سر بکرد گوران دم دینجانا دبید دم دینجانا با عیال شهید داده هوی کنه حتی نو که نشد کشنر چاره سر بکرد حتی نو که نشد خوینا شهید نه آوا بکردن یعنی هشتا جاره که گلوات حریم کردستان گوران نچوه. بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت عەلی لە سلێمانی فەرموو کاک عەلی. مرحبا کاک. مرحبا کاک عەلی فەرموو. باشی بە قوربان. زۆر سپاس دەکەین. دەستخۆشی تەوەرەگە و لێکم ماڵەکەم. زۆر سپاس کاک عەلی. کاکە گیان وەڵای ئەو وەفدەی کوردستان کەچوون بۆ بەغاوەکو وایە کە بەیانی یەکەم ڕۆژی جەژنە و خەڵک ئەڕوا بە سەر قەوران. بەڵێ. بەڵێ کاک عەلی. حەلی موشکیلەی ئەم مەسەلەی مالکی و کوردستان لە لای کاک نەوشیروانە پیان خۆش بێ و پیان ناخۆش بێ وەک مشیر ئەفلەق وایە چۆن سەدام حسێن ئەوێ نەما هەچی ڕاوێژێکی بوو فەشەلێنە ئەمیش فەشەلێنێت. بەڵێ کاک عەلی. ئیتر من هیچم نەماوە خواحافیز بە قوربان. سپاس بۆ پەیوەندەکەت مەسعود لە سێ سادقەوە فەرموو کاک مەسعود. باشی بەڕێزگیان. زۆر سپاس کاک مەسعود. بەڵێ. من ئەمێشان قسەی لەسەر و قسەی محەممەد کەم وازەم لە سلێمانی و دەربارەی مالکی وتی مالکی سەرۆکی کۆمار وایە لە باسی کاک مەسعود جا ئێمە وەکو خەڵکی پارتی پێمان وایە وا سەری کاک مەسعود دەکەن چۆن شیعەکان سێری سیستانی ئەکەن سیستانی بە مەرجعێتی خۆیان ئەزانن ئێمەش وەکو خەڵکی پارتی ئێمە کاک مەسعود بە مەرجعێتی خۆمان ئەزانین و ئەگەر بەڵێ کاک مەسعود. بەڵێ دیارە پەیوەندەکەی پشرا مستەفا لە دهۆکەوە
مرحبا کاک مستەفا فەرموو. باشی برا زۆر سپاس کاک مستەفا بەڵێ فەرموو. برا نسبت وفد كردستاني شوي بو بغداد ووفد حكومي احزاب وشوي يعني تشتكي قلب واش بو بەڵێ يعني قال مشكلة من بغداد اگر سروك بازاني نبيتن او وفدوي شاندوين شلاب دستوي هم دقينا تجامع مساومة وكس سروك بازاني مساومة سر آخا كردستان يويدي نكريا وكي كاك محمدي بيشتن سروك كمار نوري مالكي سروك كمار هرم بنانا بلا ناو شيروان ما مستوى شبه الأخوي بيتن بوشي معارضانات شونا بغداد او دكتاتورن او تقدرن او نا معارضانا او بس خلقي تقدروا بجنان ديوتين ابو خلقي وشبه جناب الناس حكمت دانا وهو طابع ايران يا بوشي قاسم سليماني نا سليماني ويوم جلال بوشي مان جلال اكو سروكي اودي كري كوم كري نويدا اوي قصر نكر بوشي امضا نكر او شنيكا دي طلع دي دستوري زفرين ما برلمان جنابتن اكو بوشي اكا نو شيروان عن يكتو رئيس حريم اوديت السروكاتي تماما نوبي برلمان اذا تكون كاك مسعود سنقول ملك كرد سروكي حريم شنيكا دي اودي زفرين برلماني جنابتن شراكة مستعدي ديمقراطي كردستان قديم بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت شێرزاد لە سلێمانیەوە فەرموو کاک شێرزاد. ئێوەرە باش زۆر سپاس کاک شێرزاد بەڵێ. وەڵی منە و ناڵێم مالیشی خەتەرێکی زۆر گەورەیە سەر کورد. بەڵێ حەزەکەم هەموو کورد من باسی ئۆپۆزیسیۆن دەسەڵات ناکەم. ئەمە کە لەدایک بووین کەس بە ئۆپۆزیسیۆن دایک نەبوو کە دەسەڵات دایک نەبوو کە لەدایک بووین ئێمە هەمومان وەکو کورد لەدایک بووین. جاوبو کورد حەزەکەم هەمومان نێگەڵێسمان بەرامبەر ئەم کابرا دیکتاتۆرە هەبێت کە مالیشیە کە ئێوێ جارێکی کە دیکتاتۆریەت لە ناو عێراقا بەرپا کاتەوانەیە سەدامی شکەمان بۆ دروست کاتەوانەیە من بە سەی وەکو مالیشیەکەم بە قوربانی قۆنەرگەری کاک مەسعود لەبەرەوەی کاک شێرزاد بەڵێ ئەوەی کە باس دەکرا ئێمە باسمان لە دوانێکی پەرلەمانتارێکی فراکسیۆنی گۆڕان کرد کە دەڵێت وەفدە کوردیەکان بەرنامی ڕوونیان نییە بۆ گفتوگۆکردن هەر لەو بارەیەوە ڕۆژنووری شاویست کە جێگیری سەرۆکوەزیرانی عێراقا باس لەوە دەکا کە چوونی دوو شاندی کوردی لە یەک کادا بۆ بەغدا هەڵەیەوە کاروبارەکان تێکەڵ و پێکەڵ بوون. پێت وایە دراسەیەک هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکان یان تەنها هەوڵەکان بەو شێوەیەن کە سەردانی بەغدا دەکرێت؟ والله خۆی کاک مەسعود هەر زوو جەنابی فەرمووی لەگەڵ نوری مالیشی دانیشتن بێسوودە. ئەگەر بێسوودە پێت وایە بۆ هەوڵێکی ئاوا هەیە بۆ ئەوەی قسە لەسەر کێشەکان بکرێ؟ والله ئیتر هەردەدی کابرا هەڵێت هەوڵێکی لاوەکیان ناوە بۆی دوار ڕۆژ نەیخەنە ملی کورد چکاوانە فێرن ئەو عەرەبانە فێرن دواییکەن بە خەتای کورد ئەڵێ ئەوە ئێمە هاتینە تێو شەوانەی کەچی کورد ڕایکرد لە مۆزوعەکە و هەر ئەوەیە ئێوێ خوێن بڕێژێت و مشکە دروستکە ئاژینە کورد زۆر لێی واضحە کە نوری مالیشی بە هیچ شێوەیە ئاشتی و خۆشگوزەرانی لە عێراقا نایێت. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت بەدرەدین لە هەولێرەوە. بەڵێ دیارە پەیوەندەکەی ئامادەنیە لە سەتۆری کۆمەڵایەتی فەیسبوک. ئاودێر میرزا دەڵێت هیوادارین دەرەنجامێکی باشی هەبێت و باسی کێشە سیاسەکان بکرێت نەک کێشە شەخسیەکان. وریا حەمەد دەڵێت ئەمەش هەر بەهادەردانی ماڵ و سامانی ئەم میلەتەیە چونکە وەفدێکی ئاوا بە تەکید مەصرفی زۆری دەوێت ئەگینا ئێمە ئەندامانی پەرلەمان و سەرۆکۆمار چەندین وەزیر و مدیر عام و سەرۆکی ئەرکانی سوپامان هەیە لە بەغدا ئەوە ئیشی ئەوانە نەک وەفدی حزبی کا بۆ بەرژەوەندی حزب چوون. بەڵە پەیوەندی کتر لەگەڵماندایە ڕێکەوت لە هەولێرەوە فەرموو کاک ڕێکەوت. السلام علیکم. زۆر سپاس دەکەین. سپاسی بەرنامەکەت دێتم کاک شوان. زۆر سپاس کاک ڕێکەوت. بەڵێ بەڕاستی کاک شوان یعنی ئەو وەختێک کە لێرە لە هەرێم چوو بۆ بەغدا بەڵێ حەقوا بوو وجودنەوەی گۆڕان لەگەڵا بە بەڵام ئێستا بتەوێت نەتەوێت بەڕاستی هێزی یەکەمی عێراق خاسن هەرێم وجودنەوەی گۆڕانە بەڕاستی باخەکە ئەو شتی چاکزانانی هەمووشمان چاکەزانین ئەوشتا یەکێتی پارتی بەڕاستی یعنی بۆ 20 ساڵەی کامپێن نەکرا بە تەمان تازە بۆ شتا بە دو سێ ڕۆژ وەفدی ئەمێری بۆ هەرێم منازەرەم سیان تازە چێکرێت کاکشۆن یعنی من لە خۆمان ناپرسین ئایا ملەتی کورد بۆیە بەسەر بێ لە بەرچی لەگەر ڕێزم بۆ برادەرە تازە کاوتی
مالێکی خەتەرێکی گەورە سەرکرد نەخێن نەڵم خەتەر نییە بۆ خەتەرە کاکە ئەوە 20 ساڵە مەداهاتی ئەو هەرێمە ئەخۆن فەرموو ئەوە ڕاستە دیوارێکی مەکتەبێک بەرە بێتەوە بە سەرگەندێکی 16 ساڵ وەلایەوە چییە کاکە ئەتیمان بۆ شتێک نادێن بۆ هەرێمە کەواتە ئێستا بزنەوەی گۆڕان ڕاستەکە لە هەموو شتەکان ڕاستەکە لەبەرەوە مالێکی خەتەر نییە لەسەر هەرێم کاکە مالێکی پرسێ کاکە ئەو داهاتە چی لێەکەن ئەو لەسەر بۆچی ئەبێن حتا ئێستا سەرکردەکانی هەرێم ڕۆژێک بتوتیان کاکە بە ئەو تەنکەرانەی کە لەگەڵ ڕێزم بۆ بەرپرسەکان تۆ ئەگەر کاک شۆم پرسیارەکە تۆ ئەەکەم شورای سین دیوە بەوێنە ئەنی زۆر لە فەیسبوک لە ئەنتەرنێت بڵاوکرێتەوە شورای سین و شورای تەنکەرەکانی ئێمە لە هەرێم چاک هەموو کاتەوەڕانێ وانە یعنی تخوا معقولە مەکتەبێک لە سلێمانی لە خۆمن خەلچاو لێرم لە هەولێرم بەڵام لە سلێمانی ئەبینم لە خانەقین لە پێنجین و سەی سادە قۆوانەکە کە احتیمام بەپەروەردە نادرێت کەواتە بژنەوەی گۆڕان ئامادەیە لەگەڵ ئەوە بچی بۆ هەرێم بە ئیشی درۆ ئەوە درۆیە شتە بەڕاستی يعني أنا خلصنا أو خطر ما نصر ما ترسي هيك ما ترسي ما نصر نيما ما ترسي كي ما نصر ما يشتي بارتي أو يشتي بارتيا وهذا خلصنا يعني بلا خلص يتعيني زور باش كاك ركوز سباز بو بيندكات شوتيار لشار باجيروا فرمو كاك الله اللي بيد الصوشي برنامج كاك شوانا زور سباز لكن فرمو والله كاك شوانا براسي نازانم خوي خلط مقصود زورك إن بلام قرنا جينا قريه بس لراسية وكو حقيقة بلين كس منو خوم تنها ما بسم تشاقبوني ولاتو ملتو خاكا كما ما بسم هيج كسودان وشخص اغنية او لوجداني خوما وخواجة زاني بلام براسي خوي جوري دبلوماسيتي كورد جوري إشكردني كورد لسر جيرانوي ولات أم ولاتي ما كس بوتسن صديقتي إما خباتي تاكين براسي أم جورا كوبونو جورا وفتو جورا قصر جورا شتانا براسي فشلي هنا وبراسي أمر خاوة أما يعني تواوب ونازع موانا براسي نازم يعني منو خوم نازم هيك معنايت يعني أميز دوهم نوري مالكي شون مثلا عراقي هموس مكاني خصوتها لا وتنا خوي ده صلاتي بس صوتي في العراق قرتو بهمو معناه يعني علي او مالكي علي هزي جيش عراقي علي او مالكي علي اسايج علي او مالكي لكردستان شبه ما شويه يعني من نازل لكردستان شاتنا امرو بن مالي ملا مسافات بس يعني بس كردستان قلتوا بس النوتا بس البوجا بس ديجي بس مقا بس يعني نايل يكسيتر خصيتي ابكى مسلكا يكسيتر ري هبي تنيا او انا يعني لجساي او انا برانكو ما حزك نقل اواريش بيكن بس بيان ناكري زور باشا كاك جوفيار سباز بو بيندكات بداخل بلنش بلا سباز بو بيندكات رزقار لحاجياو فرمو كاك رزقار الله عليه زۆر سپاس دەکەین کاک رزگار ژیان بەڕاستیەوە وەختەی کە لە کوردستانەوە ڕۆیون بۆ بەغدا کە دووڕۆی وهەیەکیان حیزبیەکیان حکومەتی لە شێوانێکە لە نێوان خۆیاندا لەنا دوو وەفد بۆچی لە یەکادا دەڕۆ بۆ بەغدا لە کاتێکدا کێشەکان هەدێک کێشەیە کە کێشەی کورد و کێشەی حکومەتی عێراقیە لە کاتێکیدا ئەوەی کە سەرۆکایەتی خەیری وەردەکان کە هەر خەریکی ماسووم و سوۆخشانن بەڕاستی پێویست ناکە و ماسووم بووسەی تێدابێت ئێوە چوون بۆ ئەوەی کێشەکان حەڵکەن نەکو و دۆستایەتی و شتەکانی خۆتان نوێوەکەن ئەگەر سیرکەیت لەوێکانەوە دەزانی کامە دۆستی زەحسایەکە کامە دۆستی دەوڵەتی یاسا هەر لە کۆمنەوەکاندا هیوادارم مامۆستای مالیکی بەڕاستی مامۆستای دانوستان و هەڵخەڵەقاندنە کە ئێستا کەسێکی پسپۆڕە کەسەکانی پسپۆڕ لەو بارەدا ماوەڵە لەگەڵ مالیکەکەن نەدو ئەو کەسە ئێزگانەی کە بۆ خۆیان هەڵ فایلەکانیان لە لای مالیکیە کە ڕەشەیان لێ بکە لە وڵاتەکان دەخشێنەوانێ کەسێکی وەرگتەوە بەرهام ساڵە یان ئەوەکانی کە ڕێون بۆ یەکانە هەموو فایلدارن کە فایلەکانی لە لای مالیکیە کە بە هەڵدانەوەی فایلانە دەتوانێت نوشت بە دانوستانەکان بێنن کە ئێستا وەکو زانیشمان کە بەبێ ئەنجام گەڕاونەوانێ هیوادارمە و جاوابدەکان کە بڕۆن لەسەر پسپۆڕێتیان بێت شارەزای گواری دانوستان بندەک و ئەو کەسانەی کە لە شاخەوە هاتوونەوانی و لەمانەی دانوستان نازانن چون دانوستان لەگەڵ حکوومەتەکاندا دەکەن بە تایبەتی لەگەڵ حکوومەتی مالیکیشدا کە مالیکی بۆ خۆی مامۆستای دانوستاندا یادارم ئەو لەمەوجا دانوستانەکان بەبێ پسپۆڕێتی بێ و کەسەکانی شارەزا لەو بارەدا دانوستان بکەن
بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت لەسەر تۆری کۆمەڵاتی فەیسبوک ڕێبەر بۆتی دەڵێت شتێکی غەریب نییە کە کورد نەگەشتووە بەوانەی کە دەیەوێت و دەبێت ئەم بەرپرسانە بگۆڕدرێن ناوی چەند بەرپرسێکی نووسیوە و باس لەو دەکا کە ئەمانە سومعەتیان خۆ سومعەتی کوردیان نەهێشتووە و باس لەوە دەکا کە وەفد بێفایدەیە مادەی 140 وەکو خۆی ماوەتەوە و کێشەی پێشمەرگەش هەر وەکو خۆیەتی. هەردی لە سلێمانیەوە فەرموو کاکەردی. بەڵێ دیارە پەیوەندەکەی ئامادە نیە هەر لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک ئاسیا حەسەن دەڵێت بۆ پارە هەموو شتێک ئەکرێت قەت بۆ کورد نییە. فهەرزامۆ دەڵێت تەنها هەڵخەڵەتاندنی کووردە چونکە وەفدەکان تا ئێستا هیچیان پێشکەش بە کورد نەکردووە. بەڵێ بەرەزان وچانێک و پەیوەندەکانتان وەردەگرینەوە. بەڵێ بەرەزان بەردەوامی لەگەڵتان پەیوەند لە سلێمانیەوە فەرموو کاک پەیوەند. ئەم کاتە باش زۆر سپاس کاک پەیوەند. دەستخۆشی بەرنامەکە و لێەکەم. زۆر سپاس دەکەین. بەڵێ بەڕێی من ئەوەی کاڵێ مالکی دیکتاتۆرە خۆی دیکتاتۆرە چونکە مالکی خۆیان هێنایانەوە. ساڵی 2023 وازدانم ئەگەر ئاگال لێبێت لە راپۆرتێکی هاوڵاتیا بوو لە ڕۆژنامەیەکا بوتیان مالکی مەسئول بەرزانی خۆی هێنایەتەوە بڕی $200,000 و 2 سیارەیاوە ئێستا بۆ بە دیکتاتۆر هەرەوە ئەوەنە کە ئەڵێ کاکەجان نەود مەزن بودجەکەتان بێن تێکەڵی بودجێ عێراقن ئیتر بۆیە دیکتاتۆرە ئەوە لێرە هەشتێکیان پارتی وتووە بۆیە هەشتێکیان وتووە جەنابی یەکێتی جەماعەتی یەکێتی وتویانە کاکەجان بەسەر چاو بەڵام لای مالکیەوە ناخوات بۆیە مالکی لای پارتی دیکتاتۆرە بەوەیە زانەکە خۆیان هێنایان بۆ دیکتاتۆرە چه دیکتاتۆرێکی تیا چی وتووە دژی بەگەلی کورد چه شتێکی وتووە دژ بەگەلی کورد چه شتێکی وتووە من بڵێن وەڵا ڕاستەکە بەڵام 2023 خۆیان هێنایەوە پارتی مالکی کێ خۆیان هێنایەوە ساڵی 2023 2 سیارە هێنایە و بڕی $200,000 بۆ خۆی و حیمایان ێستا بۆ دیکتاتۆرە دەڵێ بودجێ کوردستان مەزن بودجەکە جوان دابەشکەن زۆر ساس. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت لە سەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک. سەردار شارباجری دەڵێت نەک وەفدێک هەتا قیامەت وەفد چێت یان نەچێت ئەوان بڕیاری خۆیان دەدەن وەک چۆن ئەمانە لە کوردستان کە بڕیاریاندا گۆڕین نییە. ئارۆز شکۆ هیوا دەڵێت ئایا مەسلەی بودجەی پێشمەرگە حسابی بۆ کرا لەبەر ئەوەی بە دوو شێوە بڵاو کرایەوە. دلێر کەریم دەڵێت من نازانم تا کەی کورد خۆی دەبەستێتەوە بە بەغدا ئەوەی کورد ئێستا لە هیچی کەم نییە ئەگەر لە بەغدا جیا بێتەوە. هەروەها محەممەد قەرداخی دەڵێت وەفدەکە پەرلەمانی بووایە نەک حەزبی کە گەلی کوردیان بچوو کردووە. بڕیار لە سلێمانیەوە فەرموو کاک بڕیار. ئەم کاتەدام باش زۆر سپاس کاک بڕیار. بەڕێزی زۆر مەمنون. سپاس دەکەم. بەڵێ وەڵامە یارەوە نەمەیە دەستخۆشی لە بەڕێز مالیشیەکەم یوای تەمەند درێژیشی بۆ خوازم هەرەونا. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. سەردار لە سلێمانیەوە فەرموو کاک سەردار. زۆر سپاس کاک سەردار گوێمان لێتە فەرموو. دەستخۆشی بەرنامەکە دەیەکەم. زۆر سپاس دەکەین. بەزێک لێ بچووکم لە جەناب هەیە کاگەشوان. بەڵێ فەرموو. ئەوانەی کە لە پارتی و بە یەکێتی ئاوەڕنیەسە تەلەفۆنەکان پێ قەداکەی بەڵام خەڵکێکە کە هینە ئەوانە کە قسە بە پارتی و یەکێتی ئەڵێن حتا دوای قسە تەلەفۆنەکە نابڕی بەڵام ئەوانەی کە ئەیانەوێت بەداخەوە پەیوەندەکەی کاک سەردار بشرا بەڵام نازەم تێنەگەیشتم لەوەی کە ئێمە پەیوەندەکەمان بە کەس نەبڕیەوە و قسەکانیشمان نەبڕێ ئەگەر تەنها ئەگەر قسەیەکی ناشتی نەبن و هەموو کەسێک مافی ئەوەی هەبووە کە پەیوەندی بکە کاک سەردار جەنابیشی کە ئەو ڕخنەی هەیە لەوە ئەچێ هەندێک جار هەندێک کەس زیاتر لە کاتێکی خۆیان قسەیان کرد بێ هەندێکی تر کەمتر ئەوە تا پێش پەیوەندەکەی کاک سەردار کاک بڕیار تەنها ڕستەیەکی هەبوو کە دەستخۆشی لە نووری مالکی کرد بوو تەنها و ڕستەیە خۆی کۆتایی بە پەیوەندەکەی نەبووە. ئێمە کاتێک دیاریکراوماندانەوە بۆ ئەوەی ئێوە بە ئازادانە قسە بکەن و هیچ مەبەستێکمان نەبووە لەوەی کەسێک کەم قسە بکە یان زۆر قسە بکە. یادگار لە هەولێرەوە فەرموو کاک یادگار. بەڵێ ئەلۆ بەڵێ کاک یادگار گوێمان لێتە فەرموو. ئێوارە باش بەڕێزم. زۆر سپاس دەکەین. جانەکەم حەزەکەم سەبارەت بەم وەفدانەی کە وەفدی کوردستانی تر حکوومەتیش و حیزبەکانی سوونە بەڵێ فەرموو تۆزێک شیکاری زیاتری بۆ بکرێت دەبینی سەرۆکی هەردوو وەفدەکە یەکێتی بوون
ئەمەوەمان بۆ دەرەخە کە پارتی خۆی دەسیشتۆ لە مەسلەی وەفد بۆ ناردن بۆ بەغداد و قسەکردن لەگەڵ مالیکی بەڵامەوە و یەکێتی و ئیسراری کرد کابێ مالیکی بمێنێتەوە کەواتە پارتی تۆپەکەی خستە ساحە یەکێتی وتی فەرموو وەفد و بڕۆن قسان لەگەڵ کەمزان بە چ نەتیجەیەکەوە دێنەوە تاکە نەتیجەیەکی گوێمان لێ بۆ هاتنەوە تەناواڵە وڵال بودجەی حکوومەت ئەدرێی ئەم ساڵی هەرێمیش ئەوە ڕۆزام شتێکی هیچ دەستکەوتێک نییە شتی بە پێی یاسا هەر ئەدرێت دووەمین شتیش زۆر لەم برادرانی پێش خۆشم گوێم لێ بوتیان گویا مالیکی بارزانی هێناوێتی خۆ کاکەوە ڕاستە مالیکی چین ئەو حکوومەتانە دروستکە خۆ بارزانی بە تەنیا خۆی مالیکی نێناوە بۆ ئێرە زۆربەی زۆری سەرانی دەسەڵاتداری کوردستان هاتوون هاوپەیمانی ڕێکەوتنیشیان لەگەڵ مالیکیان وەر کردووە ڕێکەوتنامەی هەولێری پێڵن و پێشتری لەسەرەوەی لەسەر ئەساسی دیموکراتی دەستوری پشتیوانی مالیکیشیان کردووە کە بێ بە سەرۆکی هەرێم ئەوە بوو مەسعود بارزانی کە زووتر هەستی بۆ کرد ئەم کابرا پاشگەز بۆتەوە لە بڕیار و نووسین و قسەکانی خۆی داوای کردو خۆمە کابرا کاکە تاوانێک نەکراوە مالیکی هێنراوە کراوە بە سەرۆکی حکوومەتی عێراقی کابرا لە کاتێکە پاشگەز بۆتەوە لە هەموو بەڵێنەکانی خۆی پێشەرکاری دەستورەکات ئیترە تاوانی مەسعود بارزانی چیتە کاتێک مەسعود بارزانی لە نەورۆزی ئەم ساڵا بوو وتی کابرا کە بەرەو دیکتاتۆریە دەڕوا خەتەرەوە بۆ سەر کورد هەرەڵەن نەخێر وانە لەم لاشەوە هەر نەفسی ئەلامەکانی خۆشیانە هەموو ڕۆژێ بازلەوەکەن ئەوە سوپای جلە دروست بوو ئەوە کورد دەرکرا لە خانەقین ئەوە واکرا بەرامبەر کوردەکان لە گەرمیان ئەمانە هەر هەمووی پێشەرکاری لەلایەن مالیکیەوە کەسی کە هێنە سەر تەلەڤیزۆن و تەلەفۆنێکی ژەگرن بەدەستیانەوە خێراڵن وەڵا خۆ مالیکی کەسێکی خراپنی یعنی حەزەکەم شتەکان زۆر بە وردی خەڵک تۆزێ بە وشیارانە بیرکاتۆ نەک هەر بەڕێ ئاتفی لە ڕێ حیزبەکەی خۆی کە ئەمڕۆ پژگیری لە مالیکیەکە تر هەموو شتێک بۆ مالیکی بەڕەوا بینێ و بە مەسعود بارزانی ناڕەوا ئەوەی من بڵێم نەخێر مالیکی هیچ ئایندەیەکی باشیشی نابێت و ئەم وەفدانە هیچ ئیسفادەیەکیش ناکەن تەنها وەخت کوشتنە وەختە بەنەسەر وەوەشی بینیمان پارەکە دەست سپاس بۆ پەیوەندەکەت مەجید لە خانەقینەوە فەرموو کاک مەجید ئەم کاتە باش زۆر سپاس کاک مەجید فەرموو دەستخۆشی لە بەرنامەکەدا دەکەم زۆر سپاس کاکە مەجید بەڵێ بەڕاستی قەنات تەلەڤیزیۆنی هێناڵتی هەموو ڕاستیەخا دەدەشت بەڵێ سپاس دەکەم من وەکو گەنجە لە خانەقین بەڵێ ئەوە خانەقین یەک پارچە هەر کوردە کوانی حکوومەت کوردستان ئەڵێ خانەقین تا زاخۆ تا خانەقین کوا هیچ کاری بۆ ناکردووە و یەکێتی پارتی هەموو خۆیان لای خۆیان ڕاکێشن ئێمە وەکو گەنجی خانەقین عقلزەواج نە شەملمانەکە ناقاری شەملمانەکە هیچ شەملمانەکە برای بەڕێزم بەڕاستی من دەستخۆشی لە کارمەندی تەلەڤیزیۆنی هێناڵتی یەکەیەکە دەستیان ماچەکەم زۆر سپاس دەکەن سپاس بەنای هەمویانەوە و زۆر سپاس باس یەک تکایە یەک حەولێ بۆمان بدەن بۆ گەنجی خانەقین عقلزەواج شەملی بکە عقار شەملی بکە ئەمە لێدان بەڵێ سپاس بۆ کاک مەجید لە خانەقینەوە لە سەر کۆمەڵایەتی فەیسبوک دلێر کەریم دەڵێت من نازانم وەفدی چی دەنێرن بۆ بەغدا ئەی باشە ئێمە وەزیرەکانمان لە بەغدا چی دەکەن خەلیجاف دەڵێت ئێمە دەبێت دەنگمان یەک بێت بۆ ڕوبەڕووبوونەوەی دیکتاتۆری بەغداد محەممەد لە دوهۆکەوە فەرموو کاک محەممەد کاک محەممەد لە زۆر سپاس کاک محەممەد فەرموو صاحبي بريزين سپاس بينها تلفونك سليماني ولا بتاع زۆر سپاس کاک محەممەد بەڵێ بريز بينك برادري بينك برسليماني بمال قد بدي تهديد الكردا قرينه خراب الكردا قريه بحث الكردا قريه اي برادري متابعه ما شديد بني تلفزيون قد انا بله دور المالكي 2008 وطارق هاشمي خو برا دوستي مسعود بارزاني لينا برا دوستي سروتي لينا بله کاک محەممەد 2008 الخانقين دايرش كذا سر بيش مرقي سر 4 سال بوي صار 5 مليار دولار سلاح روسي وتجين كريه وشعبيه من البرصاده المحتاجي سلاحي هي
بەڵێ کاک محەممەد سپاس بۆ پەیوەندەکەت نەشوان لە دهۆکەوە فەرموو کاک نەشوان کاشوان دەستخۆشیە بەرنامەکەتکەین زۆر سپاس کاگە نەشوان فەرموو کاشوان شیناوەندێ قیادەت ئێکەتی بچن ترکا بێژنێ دەبێت عەبدوڵڵا ئۆجەلان بێت ئازادکردن ئەمە مەسەلا داخلیەت عێراقدا بڵا بێت پشتە بەغدا بێتێ مافێت پێشمەریە و مادەی 140 بێتە داد وسفادت وەکیل مالکی قەڵامت بێنابێت سەرک بارزانینە و سپاس بۆ پەیوەندەکەت جوتیار لە هەولێرەوە فەرموو کاک جوتیار هیوادارم کە ناو سەرکردەکان نەیە گۆڕان تێگەری پارتی دژێنی ناشیان پێ نەدەن هەمومان هەر کوردین و هەر کورچین بەڵام دەبایە بەڕێز کاک مەبوز بەرزانی سەرۆشی پارتی دیموکراتی کوردستان بیر لەوە بکردایەتەوە لە 74 داشی کە شۆشە زەوەلاحەی تاوانەوە دوایەوە خۆش مالیکیاوە لەسەر حکم و کردی بە هەڵا و لەسەر دەستی کورد و لەسەر ئەمە و لەسەرەوە مانەی هەموو دروست کرد ئەنجا خۆشی پێ ئەڵێ دیکتاتۆر کاکە ئەمە دەقەی ناکەوتمان دیکتاتۆرە دوارێ وەزیرە پارتیەکان بکشێنەوە ئینجا بڵێ دیکتاتۆرەوە برادەرای سە قسەی کرد وتی ئەمە شتێکی لاوەشی بنایە ڕاستەکە لاوەشی بکایە بۆ گۆڕایەوە ئەو برادەرانی نوری مالیکی خۆندەکان وەزوو دەزانی نازانم چێ لە نوێمابۆ نوری مالیکی خۆندەکانی بەلا مستەفا بەهۆ بەلا مستەفا سپاس بۆ پەیوەندەکەت حەسەن لە خانەقینەوە فەرموو کاک حەسەن ئەم کاتەوە باش کاکشوان زۆر سپاس کاکە حەسەن فەرموو سپاس دەکەم جژنی پیرۆزتان جژنی قوربانتان لێ پیرۆز دەکەم پێشوە زۆر سپاس دەکەن ئێوەش پیرۆز بێ کەناڵەکانی بڵێن ڕاگەیاندنی بە عام هەموو کورد و بە تایبەت NRD خۆشەویست زۆر سپاس دەکەن کاکە حەسەن لە ئێوەش پیرۆز بێ سپاس دەکەین بەڕاستی کاکشوان ئێمە گەربێنە سەر مەسەلەیە کە ئەم وەفدانەی کاڕوان و دێن و ئەما و نازانم چی ئەمانە یعنی ئێمە یعنی بەسەیتر مەجامەلەکردن و ئەو شتانە و وەخت کوشتن و کات کوشتن و ئەمانە یعنی تر بەسە کاکە هەتاکەی ئەو وەفدە ئەڕات و فلانشمان بکە وەفدە ئەڕات و فلانشمان بکە ئەمە هەمووی کات و ئەڕات بە خۆڕایی دەبڕۆن چوار بریفسۆر لە فەرمانگەکانی دەوڵەت بێنن کە مەدەنین کە شایستەی هەموو شتێکانی ئەوانە بنێرن کاکە ئەوانە بنێرن بۆ کۆبوونەوە با کۆبنەوەکە ئێمە کۆبنەوەی حزبیمان بۆ چیە ئێمە ملەتێکین ئێمە نازانین لەسەر چەند سەرۆک هەر بەڕاستی یعنی ڕێز و احترام و حورمەتمانەیە بۆ بەڕێز سەرکۆماری عێراق سەرۆکوەزیرانی عێراقی فدرال کە بەڕێز نوری مالیکیە بەڕێز سەرۆکی هەرێم ئەمانە هەمووی سەرۆکن یعنی ئێمە یعنی کۆبنەوە لەگەڵ کیەکەین یعنی بەڕاستی کۆبنەوە لەگەڵ خودی خۆمانەکەین ئێمە کۆمان لەگەڵ خۆماندا ڕاستین ڕاستکەین ئیتر کۆبنەوەی چیەکەین چی کۆبوونەوە شەکرێ و ئەملا ئۆلا هەمووی تەنانەت مادیە کۆبوونەوەی مادیە هیچی تەنانەت ئەوە نییە کە بۆ خدمەتکردنی ملەتی شەڵساوە و هەژدار و نەبوون کۆبنەوە بکەن یەکەی کاکە ئێمە بودجێکمانەیە لە 170 والله وبالله بالله ئەو لە 170 وەکو کەناڵەکانی کە باسیەکەن چەند کەناڵێکی ئەو 170 ئەگەر بیدە دەرسێکێکی بری پسوەر شارەزا لە دارایی بێت ئەتوانیە دوو وڵات و نیوی عەربی پێبژێنێت دوو وڵات و نیوی عەربی پێبژێنێت کە ئێمە دوو شار و نیوین ئەو بودجەیەمان هەیە و زۆر بەداخەوە کە ناتوانین چی لێ بکەین زۆر سپاس بۆ جەنابتان و زۆر سپاس بۆ پەیوەندەکەت داواکارشم لە هەر بەڕێزێکە قسە دەکا بە هەر سەرکردەیەک بێت ئایا عێراقی بێتن لستی دەوڵەتی ئازا بێت لستی کوردستانی بێتن کە ناوی سەرۆکەکانیان نیە با کلیمەی بەڕێز دانێن بۆ چونکە ئێستا بەڕێز مالیکی کە سەرۆک وەزیرانی عێراقا سەرۆک وەزیرانی عێراقی سەرۆکەکەی منیشە کە جەنابی کاک مەسعودیشە ڕێزمەیە من یعنی ئەمە بتوێت بەڵێ سپاس بۆ کاک حەسەن لە خانەخینەوە محەممەد لە پێنجوێنەوە فەرموو کاک محەممەد برام کاتت باش هەموو کاتێکت کاک محەممەد فەرموو خۆشتەنە باشی زۆر سپاس دەکەم کاک محەممەد فەرموو وەڵا قوربان جان بۆ من بەرنامەکەتەوە دەستخۆشی دێتم زۆر سپاس بەڵام من وەکو تاچێ بۆ خۆ قساکەم لە پێنجێنەوە قسەت لەگەڵاکەم بەڵام من بەڕاستی مالیکی بە دیکتاتۆر نازانم چونی ئەو کابرایەکی عەدالەتە نەک بەرامبەر هێستەکانە بڵێم ئەگەر کورد قسەیەکی کردوێکە نشی کردووە بەڵام ئەو عەرەبەکەش کە جێگری سەر کۆمارە غەڵەتێکی کرد هەر لێش لە عێراقی شادادنیشێ بەڕاستی قسەکانی ئەو کابرایە هەمووی حەقن و قانونین بۆیە ئێمە پێمان ناخۆشە ئەو کابرایە دەڵێ نەوت مەبەرە دەرێ دەڵێ مەعاش بدە پارەم مەخۆ پڕۆژە بەکار دێنە با خەڵک برسی نەبێ بەڵام ئەو کەسانی کە پێیان ناخۆشە ئەو کەسانن کە ئەیانەیە بوسەی هەرێم بەم لایلەدا بەرن
سەرشەیاندنی هەموو کووردا ئەو بەس بۆ ئەوەی خەڵک مەشغوڵکردنە جنا من ویستێکی تری تیا نابین بۆ پێشنیارێکی دیگەشم هەیە بۆ سەری خۆمە احتیمالی هەیە ئەمە ڕێکەوتنە درێ لە بینی جەنابی تاجەڕۆد و مالیکی کە ئەو لێوە عەرەب بۆ مەشغوڵکاکە ئێمە هێرشی بۆ بین هەم بێرەوە کوردا مەشغوڵکاکە عەرەب هێرش یعنی بەس دەبەرەوەی سەرۆت و سامانی عێراق بەرن بم بۆ لە هیچی کایتر من لەوە زیاتر زۆر سپاس. سپاس بۆ پەیوەندەکەت محەممەد لە چەمچەماڵەوە فەرموو کاک محەممەد. کاک محەممەد زۆر سپاس کاک محەممەد فەرموو. کاکشوان بەڵێ کاک محەممەد گوێمان لێتە. کاکشوان کاتت باش. زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش. کاکشوان دەخۆشیێن بەرنامە جوانە لێکەم بەرنامە کراوەیە لە زەحمەت. بەرنامەکە تایبەتە بە سەردانی وەفدەکانی هەرێم بۆ بەغدا کاک محەممەد و تایبەتە بە کێشەکانی نێوان هەولێر و بەغدا. کاکشوان وەڵی ئێمە وەکو کوردێک ڕقمان لە نەوتەوەی خۆمان نییە وەگەڕەتن بۆ بەغا ئایا ئەم کێشەی کورد هەتاکەی دیکتاتۆرێکی ئاوادانێتۆ لەسەر حکمی کورد ئەکا خۆمان داماناو کەچی بۆ بە دژمنی خۆمان هەتاکەی ئەم زوڵم و زۆرداریە یعنی ئێمە وەکو هێزێک یعنی هێزێک دێشمەرگە ئەمانێت بە هەموو لایەکە بە هەموو شوێنێکە ئەوڵە دیکتاتۆر ئایا ئەبێ حکومەتی خۆمان باش ئەوان دیکتاتۆرن باش حکومەتی خۆمان ئەبێت چای لە میلەتە بێ چای لە میلەتە ڕەشفڕوتە بێ معاشی پێشمەرگەی 470,000 دینارە ئێمە ئەمێرن بۆ خانەقین یعنی ماڵانەمان 100,000 دینار زیاتر بەکرێت سیارە ئەڕوات. بەڵێ سپاس بۆ کاک محەممەد لە چەمچەماڵەوە دوا پەیوەندیمان سامان لە کۆیە فەرموو کاک سامان. زۆر سپاس کاک سامان. دەستخۆشی بەناوتان لێکەم و جشتان پیرۆز بن. زۆر سپاس دەکەم لە ئێوەش پیرۆز بێ. بەڵێ کاکە جامە سەردانی وەفدانە هیچ بەگرنگ نازانەوە تەنها خۆکردنە چاوی خەڵکەوە چۆن بەڕێز کاکەمان کەرکوچی ئەڵێ ئێمە بۆ یاستا لە بەرەو بەرژەوەندی خۆیانە دەستورۆڵ ئەگەڕێنەوە بۆ میلەت ئەی باش ئەگەر ئەوە میلەتان نەخیاڵە بۆ داهاتی برای بخەری ناگەڕێنەوە بۆ میلەت بۆ ئەو تەنکردنەوەتان ناگەڕێنەوە بۆ میلەت ئەگەر ئەوە میلەتان نەخاڵە هەر شتێ بەرژەوەندی خۆیان بێ ئەگەڕێنە بۆ میلەت دڵنیان میلەتی ڕاستەقینە ناڵێن میلەتی تەزویرە من کە بە تەزویر ئەزانێتوان حەلیکە من هیچ ئومێدێکم بۆ مردانە نییە تەنها ئەوەنە ئەڵێ مالکی من لە شارستانی کاڵە دوژمنی کووردا جۆم لە گوشەیە نەبووە کە بڵێ کورد تیرۆریستە کورد ئەوەیە تەنها ئەڵێ ئەو داهاتەکە کە مەیدزن پارەی خەڵکە پارەی گەلە من تەنها ئەوەنە ئەڵێم سەرۆکی هەرێم لە وڵاتی خۆمان لە کوردستان چی بەخۆی ئەڵێن وەکو دەهۆڵێکی دا دەم هاتو ئەویش بە مالکی ئەڵێ لێرە بەخۆی ئەڵێن دیکتاتۆر باوەڕ کە ئەوەی ئەو لە کوردستانێکە مالکی لە هەموو عێراق نایکا تەنها دیکتاتۆر لە دنیای هەبێ ئەسد و بارزانیە. بەڵێ کاک سامان لە کۆی سپاس بۆ پەیوەندەکەت بەڕێزان هەموو ڕۆژێکتان هەر جەژن بێ و هەر لە خۆشی دابن.